بەهۆی خراپی دۆخی دارایی و دابەزینی نرخینەوەت حکومەت بڕیاریدا بەشێک لە موچەی فەرمانبەرانی پاشەکەوت بکات. جێبەجێکردنیان بڕیارەش ناڕەزایەتی بەدوای خۆی داهێنا. فەرمانبەران و موچەخۆران دەڵێن پاشەکەوتکردنی موچەکانیان نایاساییە و حکومەت تاگلایانە و بڕیارەی داوە. ناکرێ حکومەتێک بەبێ ئەوەی پرس بە فەرمانبەر بکات لە 175 موچەکەی ببڕێ. ئەمە کاریگەری سایکۆلۆجی زۆر لەسەر کۆی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەجێهێشتووە. ئەمە دیاردەی کۆمەڵایەتی ناسروشتی دروست کردووە، حاڵەتی دزی، حاڵەتی خۆکوشتن، حاڵەتی تەلاقدانی ژنومێر، کێشەی عائیلی. یعنی نازانم ئەم حکومەتە بەتەمای چییە. فەرمانبەران و موچەخۆران ئاماژە بۆ دەکەن لە کاتی دابەزینی نرخینەوەت حکومەت ڕاستەوخۆ بڕیاری پاشەکەوتکردنی موچەیدا و بەشێکی زۆر لە موچەی فەرمانبەرانی بڕی. بەڵام لەگەڵ بەرزبوونەوەی نرخینەوەت حکومەت نەک موچەی وەکو خۆی لێ نەکردەوە، بەڵکو بەردەوامە لە پاشەکەوتکردنی. خەڵکی کوردستان هەموو دەزانێتن نەفت کاتێک کە وتیان نرخی کەمە دەبەرەوەی ناتوانین موچە دابینکەین، بەڵام خۆ ئێستا کە دەزانین سێقات نرخی نەفت بەرز بوویتەوە، ئێستاکە دەبینی وەزعی خەڵکی لەو پەرینە هەمواتیایە ئەتو بڕۆ لەسەر شەقامەکان چەندی کامیرە چاودێریان دانایە. ئەم کامیرە چاودێریانە خەڵکی هەرەسان کردووە، ڕۆژانە ئەم پارەی کامیرانە بۆ چێ دەچی، پارەی گومرگەکان بۆ چێ دەچی، پارەی ئەو هەموو زەریبەی لەم خەڵکەی وەردەگیرێ بۆ چێ دەچی، پارەی ئاو کارەبای لەکوێ دەچیتن. حکومەت یاریێمی کوردستان لە سەرەتای ئەم ساڵەوە سیستەمێکی نوێی بۆ دابەشکردنی موچە ڕاگەیاند. با گوێرە ئەو خشتەیە حکومەت با پێی داهات موچەی فەرمانبەرانی مەدەنی لا نێوان 115 بۆ 175 دەبردرێت و پاشەکەوت دەکرێت. ئەم بڕیارەیە حکومەتیش نیگەرانی و ناڕەزایەتی موچەخۆرانی لێکەوتۆتەوە. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.